افکار مدن رحمان شان دیار ودای بو اسلام آباد پایتخت پاکستانه دیار کردش پر تخت امریکا واشنطن ام عبدالله نیویورک زنارشین و جیل لوکسمبورگ گل من پاوای که راست راست دیو زانیاریان جوان ولاتو جهن گرینگن دنیای زانیاریان دنما دنیا زل دست بکش دست بکم بلا بزانم روشا دانستان دنان چوایا تشتك ديارة شان دا جهشتيا دي كانجي در كافن جهشتيا يان كانجي دانستان دن دست بيت كان فراسي شهيان ناديارة يعني لسر لبياني أمرو إمش هواية ومان هبوك لاني كم يكيك للشان كان بێگومان ئەگەر شاندی ئەمریکا بەڕێ گەیشت کەوتبا دەبووە تا ئێستا گەیشت باتێرە ئەوان نەگەیشتون شاندی ئێرانیش بە هەمان شێوە یعنی سەرەتا دەنگۆی ئەوە هەبوو کە پرۆتۆکۆلی ئێران گەیشت بێ کە دواتر ئەوەش ئێمە لێرە پشتڕاستمان کردەوە لەلایەن هەندێک سەرچاوی خۆمانەوە گوتیان نا شتیوان نەبووە واتە لێرە لەناو ئیسلام آباد کە چاو لێ دەکەی من کەمێک پێش ئێستا لە شوێنی نزیک لە هۆتێلی دانوستانەکە بوو هەموو ڕێکارە ئەمنیەکان وەکو خۆی بوو یعنی ڕێگەکە داخرابوو نەیان هێشت ئێمە نزیک بینەوە سێری چواردەورمان کرد هەر وەکو دوو ڕۆژی ڕابردوو بوو هێزی ئەمنی لەوێ جێگیر کراون ئامادەیی هەبوو دۆخی ئەمنی ناو شارەکە هەر وەکو ئەوەیە کە بەڵێ دانوستان هەیە جیا لەوێ هەندێ شتی تایبەتیان داناوە کە بە ئینگلیزی دایاناوە وێڵکام بەخێر بێن کە ئەمە تازە بوو ئەمڕۆ ئێمە بینیمان واتە ینی ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە دەبینین ناو ئیسلام آباد هەر ڕۆژ و هێمایەک هەیە بۆی کە بەخێرهاتن دەکرێت بۆی کە دانوستان بەڕێوە دەچێت بەڵام بەڕاستیشە یان تاوەکو ئێستا هیچ کام لە شاندەکان نەگەیشتون و دیاریش نییە کە ئایا خودت ئەم شەو دەگەن بە تەمان ئەم کۆبوونەوە بکەنیانە بەڵام بە هەمان شێوەش لەناو ئاستی حکوومەتی ئیسلام آباد کە من ئەمڕۆ لەگەڵ ڕاوێژکارێکی سەرۆگۆزیرانی پاکستان قسەم کرد ئەوان دەڵێن کۆبوونەوەکە دەکرێت باش کە دەکرێت دیار دەمەوێت بزانم کەی شاندی ئەمریکی بەڕێ دەکەوێت یعنی بە تەمان کەی دەست بە دانوستاندنانە بکەن لە کاتێکدا کە بە سەعات ماوە دوورین لە کوتای هاتن بە و ئاگر بەستە ینی خۆم لە کۆشی سپیم کەمێک بەڕێستا چوومە ژوورەوە پرسیارم کرد وتیان ئەپدەیت دەکەینەوە زانیاری پێدەم بەڵام تاوەکۆم دقەیەکە قساکەین شاندی ئەمریکا بەڕێ نەکەوتووە ئەوەی کە باسە کراکەم ڕۆژ سێشەممە شاندەکە بەڕێ بکەوێت بێگومان کۆبوونەکانەکەوێنە ڕۆژی چوارشەممە بەڵام لەگەڵەوەشدا دانوستاندنی ڕاستەوخۆ ڕوبەڕوو نییە بەڵام دانوستاندنی دیکە هەیە ینی ئەمریکا و ئێران لە ڕێگەی نێوەنجیرەکانەوە بەردەوام سیگنال و پەیامە گۆڕنەوە چونکە ئەنەوێت کاتێک کەچنە ئیسلام آباد بە تایبەتی ئەمریکا ئەوێت بچێت ڕێکەوتنەکە واژۆ بکەن بگەن بە ڕێکەوتن نانەوێت تەنیا بچن لەوێ دانوستاندن لە پێناو دانوستاندن بکەن بۆ پەیامەکانی دۆناڵد ترامپ ئەوانەی ئەم بەیانیە وانەی دوێنێ کە قسەی کردووە کە لە تویتەکانی خۆی لە پۆستەکانی خۆی لە تۆڕ کۆمەڵایەتی سوسیال تروث هەموو ئاماژە بۆ ئەوەیە کە ئەمریکا ئەوێ ڕێکەوتنێک بکات وە دۆناڵد ترامپ هەڕەشەی ئەوە ئاکات ئەگەر بێت و لەو ماوە کەمەی کە ماوە واتە تاوکو کاژێر هەشتی ئێوارە چوارشەممە بە کاتی واشنگتن کاتە پێنجشەممە بەیانیەکەی بە کاتی ئیسلام آباد نەگەنە ڕێکەوتن بێگومان ئەمڕۆ کە دۆناڵد ترامپ گوتی ئێمە بۆردمانەکان دەست پێکەینەوە بەشێکی بۆی سەختێکی زۆر لەسەر ئێرانیەکان بکات بۆ ئەوەی بێن دانوستاندن بکەن و بە ڕێکەوتنەکە ڕازی بن بۆیە دانوستانی ڕاستە خۆ دەست پێ نەکردووە ڕوونیەکەی شاندی ئەمریکا بەڕێکەوێت باس کراوە کە ئەمڕۆ بەڕێکەوێت بەڵام هێشتا ئەمەش 100% یەکلای نەبووتەوە بەڵام گفتوگۆ بەردەوامن بە شێوازی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە نێوان ئێرانی و ئەمریکیەکان بە تابەتی لە ڕێگەی نێوەنجیریەکانیانەوە بۆی بتوان ئەو بۆشای لە نێوانیانە تاوکەمی بکەنەوە کاتێک شاندەکان ئەچن ئەو کاتەکەمەیان لەبەردەستا بتوانن بۆ ڕێکەوتنەکە گفتوگۆ بکەن و ڕێکەوتنەکە واژۆ بکەن یان بەلانی کەم لەوێ ڕای بگەێنن دیارە تاوەکو ئێستا ینی خاڵەکانی گوتوبێژە زانین ینی بە نزیکی ئەزانین مەسەلە یۆرانیومە مەسەلەی هۆرمزە پارە بڕووکراوەکانی ئێرانە هەنێک شتیتر هەیە مەسەلەی گروپەکانی پرۆکسی ئەوانە هەمویان هەن بەڵام دیارە ئێستا کێشە سەرەکیەکە چییە؟ کێشەکە یۆرانیۆمە یانی ئەگەر بێت لەسەر یۆرانیۆم بگەنە ڕێکەوتن لەسەر کاتی سڕکردنی یۆرانیۆمەکە پیتانی یۆرانیۆم ئەمە یەکێک لە پرسە سەرچەکان دوو ئەو یۆرانیۆمە پیتەندراوی کە ئێستا لە ئێرانە کەس نازانێت لەکوێیە لە ژێر خاکە لەسەر خاکە گواستراوەتەوە یان نا چۆن ئەی دۆزنەوە چۆن دەریهێنن ئەمە پرسێکی دیکەیە و پرسەکەی دیکە مافی پیتانی یۆرانیۆمە ینی ئەمە ئەم کێشە سەرچیانن کە تاوەکو ئێستا بربەستی دروست کرد بۆ هەموو پرسەکانی دیکە بێگومان کێشەی دیکە هەیە لەسەر چۆنێتی ئازادکردنی پارەکان لەسەر بڕی ئازادکردنی پارەکە لەسەر سزاکان قۆناقی لابردنی سزاکان و پرسی موششی بالستی پرسی گروپەکان ینی ئەمانە بەڵام ئەم بربەستی گەورەی بەردەم ڕێکەوتنەکە نین
دۆناڵد ترامپ ئێوە ڕێکەوتنێک بکات لە ڕێکەوتنەکەی ئۆباما جیاواز بێت JCPOA جیاوازەکە چیە تەنیا ئەوەیە کە ئەبێت پیتانی یۆرانیۆم بەلایانی کەمەوە کەمتر بێت لە 3 وابزانام 67 بوو ئەو کاتە یعنی کەمتر بێت لەوە دۆناڵد ترامپ ئێوە هیچ نەبێت و مودەکەی کە ئەو کات بۆ 15 ساڵ بوو ئەیانەوێت درێژتر بێت ئەوێ شتێکی جیاواز بێت بەڵام تاوەکو ئێستا ئێرانیەکان نهاتون تژێرباری ئەمە ئایا دێن ئایا ڕێکەوت نەکرێت هیچ شتێک گەرانتی نییە و گەشتبینێکی زۆریش نییە لێرە ئێرانیەکان بێن یان نەیەن وڵاتەکانی ئەوروپا بە تایبەت مەسەرەن وەکو ئەڵمانیا ئەمڕۆ لێدوانم بینی لە ڕووداو هەمان بوو زەخت لە ئێرانەکەن کە بەشداری بکە لە دانوستاندن اینجا بوو ئەڵمانیا بۆ وڵاتی تری ئەوروپا مەوێ لە هاوکارمان زنار بپرسم ئەمەیە بزانم ینی ئەوانە ئەو وڵاتانە دەوریان چییە بێ ئەمڕۆ هەمویان کۆبوونەتەوە ئەڵێن چی لەسەر ئەو کێشەیە شاید وڵاتên ئەوروپی dixwazin ku ev gotûbêje yê navbera Îranê û Amerîka de heyî derencamê wê rêkeftin be her wisa jî agirbez bihête dirêjkirin û ev e bangeka fermî ya tevahiya welatên endam diyekêtiya Ewropa de her wisa jî berpirsên bilind yên saziyên yekêtiya Ewropa ye lê welatên Ewropî dizanin jî ku di evê pirsê de ew neşên rolekê gelekî mezin bigêrin serbarî wê çendê ku hinek ji van welatan berî danûstandinan peywendî li gel Îranê kirîne li gel Ebas Iraqçî axıftîne kaya Kalaspo jî li gel axıftibûye Almanya li gel axıftîne hinek ji van welatan îro duhî li gel wezîrê derveyê Pakistanê peywendî hebûyne çima ev welata dixwazin rêkeftin bêtekirin ji ber ku bandoreke geleke mezin li ser van welatan hatiye kirin di rûyê aborî de ev yek ya din jî ew e ku her aloziyeke coğrafyayeke nizîk ji bo Ewropa durûst bibîtin berdewam ew dibêjin lê binêrin dîsa Amerîka em ê xistîne di aloziyekê de bêyî ku berî biryarê bidin êdî ew dest bi şerî diket yan hêrişkirinê diketin û dizanin jî de ne di aştiyê de ne di şerî de ew nikarin ne bandorê zêde li Îranê bikin ne jî zêde li Amerîka bikin berûva jî JCPOA eya sala 2015 bûye ku Ewropiyan rolekî yekcar mezin gêraye ji danûstandinan her wisa jî dema ragihandinê de lê niha dizanin ku ew awazên li Washington dihêne geran di dolekê dane û Ewropî di doleka dî dane sedem jî diyarin sedem ew e ku nakokên navbera Ewropiya û Amerîkiya de hey geştîne wê çendê ku êdî Ewropî tenê hewla wê çendê didin dibêjin the day after roja piştî şerî bo wan giring e eger şer bi dawî bihêtin agirbest bigehîte rêkeftinekê ku aştî berqerar bibîtin wê demê êdî em dihên û di danûstandinê ser tangereya Hormuz bikin û em dê parastina wê bikin lê daxwaziyên welatên Ewropî mînayên Amerîka ne dibêjin divê rêkeftin li ser hemû programa etomî ya Îranê bêtekirin divêtin rêya tengereya Hormuz vekirî bimîne silamet be û hîç kesek jî ne niha ne siber rojê baceyekê li beramberî hatnûçûnê ya keştiyan nedetin ev ew helwestinî ku yê girtîne yên welatên Ewropî li gel wê bikêm bêyî ku zêde biçine kurahiyan wa îro welatên Ewropî di danûstandinê li ser mîkanîzma xwe ya kevna nû ya berdewam ya kêm karîgerî ew ji sepandina sizaya ser Îranê bikin lê dibe îro pakêceke nû neyete ragihandin şeyya baş e vê care plan çi bû çi sizaya bû çi buwar zinar eger kurtî bêjî bize peyameke bu Washington rabêjin lê binêrin em piştgiriya hewa dikin ku ew zexta hûn li Tehranê dikin em jî li vê derê hewl didin zextê lê bikin bi sepandina hinek sizayên nû Digehştim spas bû te zinar diçme def namû li netewên yekbûyî yanî bi rastî jî bêj gele meseleyê nîgeranî û dilgiranî pişandan ez zanim nênerî Êran û ew welatana hinek car شت داواکان قساکان لەوێ پرۆژە پێشکەشەکان گلەی خۆیان ئەگەینن بە UN ئەمە بزانم یەکەم شت لە ناو نەتەوەی گرتوەکان هیچ شتێک هەیە بۆ ئێران بۆ ئەم شەڕە بەم نزیکانە یعنی ئەم دوو ڕۆژە بۆ مەسەلەی ئاگربەز بە تایبەتی
دووەم ئاگربەستەکە بەڕای ئێوە لە ناو نیویۆرک چۆن باسەکرێت درێژەکرێتەوە ناکرێتەوە شەڕەکرێت لە کاتی دانوستاندن یان چۆنە بێ بەڵێ شەهیان با لە بەشی دۆمەوە دەست پێ بکەم کە پێم وایە بەشی دۆمی پرسیارەکە گرنگترە ئەویشەوەیە کایە ئاگربەستە درێژەکرێتەوە یا خودنا دوایین جار وەکو تۆڕی میدیای ڕوودا و قسەمان لەگەڵ نوێنەری پاکستان کرد لێرە لە ئەنجومەنی لە ببورە لە نەتەوە یەکگرتووەکان باڵێزی پاکستان عاسم ناوی دۆمین بیرچەوە بەڕاستی بەڵام باڵۆزی پاکستان لە نەتەوە یەکگرتووەکان کە گوتی باڵێ ئاسم منیر گوتی ئەو زەملاستنامەکەی منیرە گوتی کە ئەم کۆبوونەوانە گوتی ئەو سیگناڵی باشن بە ئینگلیزی گوتی ئاماژەی زۆر باش هەن کە کۆبوونەوەکان گەڕی دووەمیان دەست پێ دەکەنەوە خۆتە زانی ئێستا باس لەوا کرێ بەیانی ڕۆژی چوارشەممە گەڕی دووەمی گفتوگۆکان دەست پێ بکەنەوە هەنێک میدیا راپۆرتە میدیایەکان لێرە لە ئەمریکا دەڵێن شاندی ئەمریکا بە سەرۆکاتی JD Vance دەکرێت بەڕێ بکەوێت ئەمڕۆ بەڕێ بکەوێت بۆەوەی بەیانی کۆبوونەوەکە دەست پێ بکەن ئەمانە هیچی پشتڕاز نەکراوە بە فەرمی بەڵام بەرپرسانی وڵاتانی کەندا و بەرپرسانی وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا بە میدیاکانی ئەمریکایان ڕاگەیاندووە ئەمە لەلایەک بۆی ینی ئومێدێکی زۆر هەیە کە ئەگەر ئاگربەستەکەش درێژ نەکرێتەوە ئەوە ئێران و ئەمریکا بگەنە جۆرێک لە ڕێککەوتن چشکە وا دیارە نە ترامپ نە ئێرانیەکان حەزیان بۆ درێژکردنەوەی ئەم شەڕە نیە ئەمە ئەو سیگناڵەیە کە بەڕاستی لە نانەتەوە یەکگرتوەکانەوە گوێت لێبێ لە دیبلۆماتکاران و تەنانەت لە نەتەوە یەکگرتوەکان خۆشی لە بەرپرسانی بەڵام نەموو یعنی مەبەستەر ئەوەیە شەڕ ڕادەوەستێ مەبەستەوەیە ینی ئەو بردومان و ئەو لێدانە جارێکتر دەست پێ ناکاتەوە ئەمە ئومێدێکە لە ڕاستیە کە دەست پێ ناکاتەوە لەبەرەوە یەکەم شت ئیدارەی ترامپ خۆی دەڵێ دەیەوێت کۆتایی پێبێنێت چونکە خۆ دەزانی شەهیان ئێمە هەڵبژاردنمان لە پێشە لە ئەمریکا ئەم ساڵ مانگی نۆڤەمبەر هەڵبژاردننی پێڵەن میدتێرم هەڵبژاردننی کۆنگرێس هەیە ئەندامانی کۆنگرێز وە کۆمارەکان زۆر نیگەرانن کە ئەم جەنگە دەکرێت ئەگەر بێت و نەگەنە ڕێکەوتنێک وە نرخی گاز نرخی بەنزین دانەبەزێ چکەیسە زۆر بەرز بۆتەوە لە بەنزی خانەکان ئەوە ئەکرێت کۆماریەکان کە ئەو پارتی ئێستا لە دەسەڵاتە پارتەکەی دۆناڵد ترامپ دەنگێکی زۆر کەم بێن و ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لە ڕاستیە لەسەر بیرکردنەوەی نەک خودی سەرۆک ترامپ بەڵکو تەواوی پارتی کۆماریەکان کە فشارەخەنە سەرۆک ترامپ ئەمە یەکەم دووەمیش بچینەوە سەر نەتەوە یەکگرتووەکان خۆی یەکێک لەو نیگەرانیانی کە دوێنێ دەریان بڕی بەر گوتەبێژی سکرتێری گشتێتەوە یەکگرتووەکان ستێفان دوژاریک سەبارەت بە ئەو شتەوە بوو کە ئەمریکا پێڵێ نەیڤەڵ بلۆکەید ئەو ئابلۆقە دەریایی کە لە گەروی هورموز لە تەنگەی هورموز دروست بووە ئەمریکا دوێنێ بڵاوی کردەوە هێزەکانی سێنتکۆم هێزەکانی ناوەندی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست گوتیان دەستیان بەسەر کەشتێکا گرتووە کە ئاڵای ئێرانی لەسەر بوو ئێستا باز لەوەکرێک کەشتێکی دیکە دەستی بەسەراگیراوە ئەمە گوتەبێژە یەکگرتووەکان گوتی زۆر نیگەرانن وە دەبێت لە یاسای نێودەوڵەتی شەهیان شتێکەیە پێ دەوترێت ئازادی کەشتیوانی ئەمە نابێت هیچ وڵاتێک دەستێوەردانی تیا بکات بۆیە نەتەوە یەکگرتووەکان زۆر جەخت لەسەرەوە کاتەوە کە دەڵێ ئەمە دەبێت پێشێل نەکرێت سپاس بۆ زانیاریتە نامۆتۆژ نیویۆرکێل گەلمە بووی دیارژ واشنتنێ زنارژە ئەوروپا و دڵنیاژیش ئیسلاماباد زێ زنار لوکسمبورگیە سپاس بۆ زانیاریان هەوا دەسێن هەوا خوش